من ناوم کەیوان شۆڕش دانیشتووی شاری ڕانێمە. ئەو سارە کلاسیکانە حەز و خولیایەکی منداڵیم بوو. مەقسەدیشم زیاتر لەوەی بوو ئەمەش وەک شاری ڕانێ وەک شارەکانی کە ئەو شتانەمان هەبێت. ئێستا لە زۆربەی شارەکان ئەو شتانە هەیە، بۆیە شارەکەی مەش هیچی لەوان کەمتر نییە. ئەو سارانە حەز و خولیایەکی منداڵیمە. ئەوجا ئەو سارانەی ئەمنیش هەمە ئەو سارانە پێیان دەگوترێت کلاسیک، لەبەرەوەی خەڵکی مەنتیقەیمە یادگاریان لەگەڵ ئەو سارانە هەیە. ئێستا سارێکی هەیە دێ لە دەرەوە بە ناوی کلاسیکەوە، بۆمە کلاسیک نییە لەبەرەوەی نەمان بۆ و یادگاریمان لەگەڵ نەبووە. لای ئێمە بەکار نهاتۆ و خەڵک نەیبووە هەتا یادگاری لەگەڵە بێ، بەس ئەو سارانەی کامەی دەڵێ خەڵکیمە هەموو یادگاری لەگەڵ هەیە. ئێستا ئەو سارانەی کە ئێوە دەیبینن ئەوانە هەر کامێکیان دەڵێ سۆپەرەکە، مارسەکە، لەندرۆڤەر، خەڵکیمە یادگاری لەگەڵ هەبووە. یعنی ئێستا هەیە دێ ئەو لەندرۆڤەرەی دەبینێ ئای زمانی خۆی بەبیر دێتەوە، یادگاریان لەگەڵ هەیە. یعنی زۆرم خۆش دەوێت، یعنی هەر سیرکردنێکیان مرتاحم دەکات. ئەمن پێشەوەی بچمە سەریش دێم هەتا چاوێکیان لێ نەکەم دەست بە ئیش ناکەم. یعنی هەموو ڕۆژێ دەیان سڕمەوە و خاوێنیان دەکەمەوە و پیاسەیان پێ دەکەم. ئەو جێبە ئەوە خەڵک هەر یادگارێکی زۆری لەگەڵ هەیە، لەبەرەوەی ئەوە وەختی خۆی خەتی حاجیاوە و چواقوڕنا و ڕانیە و هاتوچۆی ئەبۆ سارەی بوو خەڵک. هەموو ئیش و کارێک بۆ سارەی ڕۆیشتووە. خەڵکی زاران قەناعەتی هەیە بۆ قەناعەت. یعنی وەرە 5-6 نەفەریان لەو سارەی دەدا، ئێستا کابرا سارێکی گەورە و گرانە 4 نەفەرن جیان نابێتەوە. ئەو سارەی ئێستا دەبینێەوە وەختی خۆی یعنی بە وەنەوشەیەکی ئێستا هەبوو. خەڵک هەر پێی نەدەکردرا، کەم خەڵک هەی بوو لە هەموو ڕانیدا لەوەیە 4-5 دانەی لێو بێ وەختی خۆی. ئەو سارەوە توێتایە لە ناو خۆمان مێک زەمین بۆکسی پێ دەڵێن، مۆدیل 87. ئەوەشیان لە ناو خۆمان بە شلەخەجێ مەشهورە، مۆدیلی 84 سارەکە، ئەوە ماوەی چەند ساڵێکە هەمانە. ئەوەشیان ئەوە یادگاری زۆرن لێرە لە خاستن لە مەنتیقەیمە. ئەوە لەندرۆڤەریان پێ دەڵێن، ئەو وەختی خۆی ئیشی تەکسیان پێدەکرد بۆ چواقوڕنا ڕانیە. ئەوەشیان ئەوە جێب ئێرانیە، مۆدیلی 81. ئەوەیان سۆپەر سیدانی پێ دەڵێن، مۆدیل 87. یعنی ئەو سارانێک کامەی دەڵێ وەرە لەگەڵم سوار بە دەچینە بەسڕا و دێینەوە بێ ئەوەی بۆنیتی بکەینەوە، بێ ئەوەی عاتڵ بن، ماشەڵا کوالێتەکەیان ئەوەندە باش و سارەکان مەزبوطن. ئەو سارە ئەوە مۆدیل 81 کڕۆنەی پێ دەڵێنەوە، بنەماڵەیەکی بەڕێز دەڕانەی ساڵی 81 بۆ خۆیان لە شەریکیان هێناوەتە دەرێ. تەقریبی ئەوە 43 ساڵە سارەکە هەر لەلایەن خۆیان پاراستویانە و بە خاوێنی ماوەتەوە. ئێستا ئەوەی ڕانی منتیقەی خۆمان ئەوەی دەیبینێ ئەو سارەی دەناسێ، یادگاری لەگەڵ هەیە، دەزانێ هیچەیە، دڵی پێخۆشە،
ماشەڵڵا زۆر بەخاوێنی ماوەتەوە یعنی جوانیان پاراستوات هەتا ئێستا بۆ یاغیژی نییە سارە کەمە چینەی نەکراوەتەوە بێعیبە لەسەر شەریکەیە هەر هەموو لەشی